لە هیچ دەسەڵاتدارێک، لە هیچ زاڵمێک، لە هیچ گەندەڵێک، لە هیچ دەسەڵاتێ نەترسێت. دوای قوڵبوونەوەی زیاتری قەیرانی دارایی و دواکەوتنی موچە بەشێکی زۆر لە مامۆستایانی ئاینی وتاری ئەم هەینەیان تایبەت کرد بە زوڵم مستەمی دەسەڵاتدارانی کوردی و وتیان نابێت خەڵک لە ڕزقی خۆی بترسێت و پێویستە لە بەرامبەر نادادی بێدەنگ نەبێت. مامۆستا محەممەد هیجرانی پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی قلیاسان بە شێوەی خۆبەخش لە وتاری ئەم هەینێ وتی حکومەت بێباک و بێسفەتە لە بەرامبەر موچەخۆران و بەشێک لە ئەرکەمیریەکانیشی بە خەڵکانی خۆبەخش پڕ کردوتەوە. تەماشا بکەن ئەوە 50 ڕۆژ زیاترە حکوومەتی هەرێم ئەڵێ بەغاژ ئەڵێ حکوومەتی هەرێم کەس لەم درۆزنانە تێناگا ئەڵێ مەعاشی ئەم فەرمانبەرانە خەتای هەرێمە بەغا ئەوێنی ژەڵێن نەخێر خەتای بەغایە ئەم خەڵکەش 50 ڕۆژە مەعاشی وەرنەگرتووە دەوام ئەکا دەوامی بێمەعاش دەوامی بێموچە زۆربەی شوێن و جێگاکان و فەرمانگەکانی حکوومەت خۆبەخشەکانەی بن بەڕێوە ئەوە مزگەوتەکانە تەماشا بکەن ڕۆڵی مامۆستایانی ئاینی نزیکەی 2000 مەلا مزگەوتەکانی کوردستانە بن بەڕێوە بەبێ ئەوەی لە حکوومەتەوە 250 دینار و درهەمێک وەرگرت چەند ساڵە ئیوای تایە 15 ساڵە ئیوای تایە تاعین ببێ ئەبێ ساڵێکی تر خۆی تەقاوتکە تەمەنی وەندە هەیە بەبێ ئەوەی ئەم مامۆستایە عوتڵەیەک بیگرێتەوە بەبێ ئەوەی جەژنێ بیگرێتەوە بەبێ ئەوەی جومعەیەک بیگرێتەوە ئەمە خاڵیسەن مخلیسەن ئینشاءڵڵا بۆ خۆی پەروەردگارە بەڵام حکوومەت دەربارەی چینی مامۆستای ئاینی و چینی مەلا زۆر بێسفەتە والله هەر شتێک ئەبێت تێیانەگیرێ هاوارەکەنەوە مامۆستایانی ئاینی دوعا بکەن خۆی گەورە بمان پارێزێ بەڵێ دوعا ئەکەین ئەڵێن خوایە کوردستانمان بپارێزی لەم موشک باراندنە لەم ئاگرەی کە کوردستان کەوتۆتە بینی دوو وڵاتی زلهێزەوە خوایە بمان پارێزی و لە کاربەدەستی گەندەڵ و دز و درۆزنیش خوایە کوردستان بپارێزی ئەو دوعایەشی بۆ زیاکەین فەرمانبەرێک نییە گلەیی لە حکوومەت نەبێ فەرمانبەرێک نییە گلەیی لە سەرۆکی وڵاتەکان نەبێ لە سەرۆکی حکوومەت نەبێ لە جێگری سەرۆکی حکوومەت نەبێ بۆوە لە خۆتانەکەن خۆشار وڵات دەسەڵاتداری تیان نەماوە خۆمان دەسەڵاتداری هەمویان لە درسی درۆن ڕایان کردو خۆیان شاردۆتەوە. هاوکات مامۆستا شاد ئەحمەد پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی حاجی سەلیم لە گەڕێکی کورساتی شادی سلێمانی کە بە هەمان شێو مامۆستایەکی خۆبەخشە وتی تەنیا لە چینی مامۆستایانی ئاینی 1500 خۆبەخش هەیە نە حکوومەت دایان دەمەزرێنێت نەموچەی هەمیشەیەکانیش دابەش دەکات. جێگای خۆیان 1500 مامۆستای ئاینی ڕۆژانەی جومعە کە ئێستا ئێوە دانیشتون لەم هەرێمی کوردستانەدا بە خۆبەخشی وتار بۆ ئێوە خوێندنەوە 1500 مامۆستا کە ماوەی 2 ساڵە وعدیان پێدراوە بکرێنە گرێبەست و تاعین بەڵام تاکو ئێستا حکوومەت و لایەنی پەیوەندیدار ئاوڕیان لێ ناداتەوە جگە لەم 1500 بە هەزارەها گەنجی ئەم میلەت و وڵاتە بێکار و کەسابەت کە 16 ساڵ بە شەونخونی باوکو دایکی داما و لەگەڵ یان ڕەنجی داوە تاکو خوێندنەکەی تەواو بکە بەڵام ئێستا یان لە ماڵەوە دانیشتووە یان لە شوێنی نەشیاوی خۆیان خەریکی کار و کەسابەتە. داواکارم لە خۆی باڵادەست ئەوەی زوڵمەکە و ستەم ئەکا لە میلەتەکەی خۆی لە شەعبەکەی خۆی لە دانیشتوانەکەی خۆی خوایە ئەگەر قابیلی هیدایەتە هیدایەتی بە ئەگەر قابیل نییە لە کۆڵ موسڵمانان و خەڵکەکەی کەیتەوە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم سەرڕای ئەوەی ساڵانێکە قەیرانی موچە بە چارەسەر نەکراوی هێشتۆتەوە هاوکات بەشێکی زۆر لە فەرمانگەکانیشی بە کەسانی خۆبەخش پڕ کردوتەوە بێ ئەوەی بیرێک لە دابینکردنی پێداویستیەکانیان یاخود دامەزراندنیان بە فەرمی بکاتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پێ سلێمانی.